سڵای خۆی گەورەتان لێبێ قوتابیانی ئازیز لە ڤیدیۆ ئەمجارە دێنە سەر وانەی دووەم لە بەشی دووەم لە بیرکاری پۆلینۆ ئەویش بریتە لە دابەشکردنی هێزەکان. لە دابەشکردنی هێزەکان ئەگەر بنچینەمان وەکو یەک بوو واتە یەکسان بوو، ڕوونتر بڵین ئەگەر هەمان پیت بوو لۆمونە سین و سین ساد و ساد یا قوتار پیتێشکە ئەوە دەڵێن توانی سەرە کەم توانی ژێرە. یاساکان لە دابەشکردنی هێزەکاندا سێ یاسامان هەیە. یاسای یەکەم ئەڵێ چە دابەشکردنی دوو هێز. دابەشکردنی دوو هێز لۆ نمونە ئەگەر بڵێ سین توان میم لەسەر سین توان نون، تەماشای بنچینەکان دەکەین. ئێستا بنچینەکانمان هەردووک سینەوە نییە کەواتە یەکجار سینەکەی دەنووسینەوە. ئەڵێ توانی سەرم چیە؟ میم. ئەنووسم میم. کەم توانی ژێرەم چیە؟ نون. هەموو پرسیارەکان بەپێی ئەو یاسای حەل دەکەین. لۆ نمونە ئێستا سێ توانۆ لەسەر سێ توان شش چ دەکەین؟ سەرەتا تەماشای بنچینەکان دەکەین بزانین بنچینەکەمان یەکسانە، بنچینەمان لێرە سێیە، لێرەش هەر سێ کەواتە مادەم بنچینەمان یەکسانە یەکجار بنچینەکەی دەنووسینەوە دەڵێن توانی سەرمان چەندە؟ نۆ. کەم توانی ژێرەمان چەندە؟ شەش. سین توان نۆ کەم شەش یەکسانە. سێکەی دەنووسینەوە. نۆ کەم شەش دەکاتە چەند؟ دەکاتە سێ. سێ توان سێشمان دەکاتە چەند؟ واتە سێ جاران سێ جاران سێ نۆ جاران سێ دەکاتە 27. ئەوە نمونەی یەکەم. لە نمونەی دووەم ئەڵێ ساد توان دوو لەسەر ساد توان دوو، بنچینەمان یەکسانە. مادەم بنچینەمان یەکسانە یەکجار بنچینەکەی دەنووسینەوە. ئەڵێن توانی سەرە کەم توانی ژێرە. توانی سەرەمان چەندە؟ دوو. کەم توانی ژێرەمان چەندە؟ بە هەمان شێوە هەردووە یەکسانە. سەدەکەی دەنووسینەوە. دوو کەم دوو دەکاتە سفر. هەر شتێکش توان سفر پێنجامەکەی دەکاتە چەند؟ دەکاتە یەک. ئایا ئەگەر هاتوو بنچینەمان جیاواز بە ئەگەر بنچینەمان جیاواز بوو ناتوانین دەستکاری بکەین، ڕاستەوخۆ ئاوا لێ دەگەڕین. دەینە سەر پرسیاری سێم ئەڵێ میم توان پێنج جارانی با توان نۆ لەسەر میم توان چوار جاران با توان چوار یەکسانە. تەماشا لێرە میم توان پێنجە لێرە میم توان چارە یەک میوی ئەنووسمەوە. پێنجەکە ئەنووسمەوە. کەم چەند؟ کەم چوار. کەم چوار جاران. ئەوانە هەردووک بنچینیان چییە؟ هەردووک بنچینیان بە کەواتە یەکجار دەنووسینەوە. توانی سەری باکەی چەندە؟ نۆ. کەم چوار دەکاتە پێنج. میمەکەی ئەنووسینەوە. پێنج کەم چوار دەکاتە یەکێکی پێویست ناکە بنووسینەوە ئەتوانی بشنووسیەوە بەس عادەتەن نانووسرێتەوە. جاران با توان پێنجەکە شۆت وەک خۆی. ئێستا لێرە نەتوانین زارانی یەکتیانەکەی بڵێن توانەکانیان کۆکەینەوە لەبەرتە چونکە بنچینەمان جیاوازە. دینە سەر یاسای دووەم ئەویش بریتە لە هێزێکی موجب بۆ ئەنجامی دابەشکردنێک. ئەگەر کاوانێکمان هەبوو بە توانێک سین لەسەر ساد بە توانی نون، ئەو توانەی بەیەکسانی لۆ سەرەی کردەکە و لە خوارەی کردەکەیە. سینەکەی وەک خۆ دەنووسینەوە سەرەتا ئەو توانەی دەدەینە سەری کردەکەی ئەوجا خواری کردەکەش کە سادە وەک خۆی دەنووسینەوە جارە چیش دەدەینە خواری کردەکەی. ئێستا لە نمونەی باشتر تێدەگەین. نمونێکمان هەیە دەڵێت سێ لەسەر پێنج هەمووی توان دوو یەکسانە. سێ لەسەر پێنجەکەی ئەنووسینەوە. ئەو توان دووە بە یەکسانی جارێک لۆ سەری کردەکە جارێک لۆ خواری کردەکە. توان دووە جارەکە دەمە سێکەی جارەکە دەمە پێنجەکەی یەکسانە. سێ توان دوو واتە سێ جاران سێ دەکاتە چەند؟ دەکاتە نۆ. پێنج توان دوو واتە پێنج جاران پێنج دەکاتە چەند؟ دەکاتە 25. دێنە سەر نمونەی دووەم هەمان شێواز دوو لەسەر سێ. دوو لەسەر سێکەی دەنووسینەوە. ئەو توان دوو بە یەکسانی جارێک لۆ سەری کردەکەی جارێک لۆ خواری کردەکەی. جارێک لۆ سەری کردەکەی جارێک لۆ خواری کردەکەی دادەنین. دوو توان دوو واتە دوو جاران دوو دەکاتە چەند؟ دەکاتە چوار. لەسەر سێ توان دوو واتە سێ جاران سێ نەک بڵێ سێ توان دوو بڵێ شەش. بنچینەکەمان چەندە؟ سێ. توانەکەمان چەندە؟ دوو کەواتە ئەو سێ چەند دەنووسمەوە؟ دووجا. ئەوە یەک ئەوە دوو نێوانشیان جارانە کەواتە دەکاتە نۆ. نمونەی سێم ئەڵێ هێزێکی سالب بۆ ئەنجامی دابەشکردن. کاوانێکمان هەیە هەر هەمان یاسەیە بەڵام ئەگەر توانەکەمان ئەوجارێت چ بوو؟ سالب. یەک هەنگاو زیادی ئەوش چ دەکەی؟ ئەو کردەی هەڵدەگەڕینەوە لە ئەوەی ئەو توانە سالبەی بکەی موجب چونکە نابی توانەکەت سالبی.
سین لەسەر سادە دەڵێن ساد لەسەر سین توانە سالبەکەش ڕاستەخۆ دەبیتە موجب کە زۆربەی جار ئەو شێوازە پرسیارە دێتەوە لە نیشتمانی. نمونەی یەکەم ئەڵێ چوار لەسەر پێنج هەمووی توان سالب دوو. مادەم توانەکەمان سالبە دەبێت توان سالبەی بگۆڕم لۆ موجب کو دەگۆڕی لۆ موجب وەرە کردەکەی هەڵگەڕینەوە ئەڵێم چ پێنج لەسەر چوار هەمووی توان دوو. ئەو جارە دێم هەمان خطواتەکان لێرە چەند دەکرش لێرە شەمان شێواز پێنجەکە نووسمەوە چارەکەشە نووسمەوە ئەو توان دوو جارێک لەو سەری کردەکە جارێک لە خوارەی کردەکە پێنج توان دوو واتە پێنج جاران پێنج دەکاتە بیست و پێنج چار توان دوو واتە چوار جاران چار دەکاتە شازدە کە پرسیارە پێشتر شاتی تێو لە نیشتمانی. ئەو جارێ سێ لەسەر دوو هەمووی توان سالب سێ چ دەکەین مادەم توانەکەمان سالبە کردەکەی هەڵدەگەڕینەوە دەبیتە چەند سێ لەسەر دوو دەبیتە دوو لەسەر سێ هەمووی توان سالب سێ دەبیتە موجب سێ دوو لەسەر سێکە وەکو خۆی توان سێکە جارێک لۆ دووەکە جارێک لۆ سێکە یەکسانە کارتەکەی دەنووسی و سێ دوو توان سێ واتە ئەو دووەی سێ جارانی خۆی دەکەوێت دوو جاران دوو جاران دوو دوو جاران دوو چار چار جاران دوو هەشت لەسەر سێ توان سێ واتە سێ جاران سێ جاران سێ سێ جاران سێ نۆ جاران سێ بیست و هەفت. دێن چەند نمونەیەشکە زیاتر لێرە باز دەکەین کەوانێکمان هەیە ئەو جارە جگە لە ژمارە گۆڕایشمان هەیە کەوانێکمان هەیە بە تواندوو ئەو تواندوی بەیەکسانی چەند ڕادت لە سەری کردەکەیە دەدێ هەمووی ئەو تواندوو چەند ڕادت لە خوارەی کردەکەی دەدێ هەمووی یەکسانە کردەکەی وش خۆ دەنووسمەوە دووەکە وەکو خۆ سین توان سێ وەکو خۆ سەرەتا ئەو دووە چونکە دەدەمە ڕادەکان هەموو بەیەکسانی دوو بەتوانی دوو ئەو جارە سینەکەت بەتوانی چەندە سێە بەخۆ توان سێکی هەیە من چ دەکەم دووەکشت لێرە دەبی بدێ سین توان سێکەش لەسەر چ ساد نون ئەو تواندووە جارێک لۆ سادی جارێک لۆ نونی یەکسانە دوو تواندوواتە دوو جاران دوو دەکاتە چوار سینەکە وەک خۆی دوو توانی لەسەر یەکم هەیە لە لێکدانی هێزەکان خێنیتت ئەگەر توانت لەسەر یەکە بۆ چلی دەکەی جاران یەکدیان دەکەی سێ جاران دوێ خۆ دوو جاران سێ فەرقینیە دەکاتە شەش ساد تواندوش نەتوانانی دەستکاری بکەیت لەسەر نون تواندوو. ئێستا تەمەشاکەی بزان هیچ بنچینێت وەکو یەکەیە بنچینەکان جیاوازن کەواتە ڕاستەوە خۆ بەو شێوەیە لێ دەگەڕی نەتوانانی دەستکاری بکەیت. دەینە سەر نمونەی دووەم کەرتێکمان هەیە بە توانی سالب جاران کەرتەشکەمان هەیە بە هەمان شێوە توانی سالب سەرەتا چ دەکەی ئەو کەرتەی هەڵدەگەڕینەوە سێ لەسەر چوارە دەکەینە چوار لەسەر سێ لۆی ئەو توانە کە سالبە دەبیتە موجب جارانی بە هەمان شێوەش ئەو کەرتەی هەڵدەگەڕینەوە لەوەی و سالب دووە بیتە موجب دوو دوو سین لەسەر سێ ساد دەڵێن سێ ساد لەسەر دوو سین هەر شتێک توانێک بی ڕاستەوخۆ هەوک خۆی دەکاتەوە چونکە چار توانێک کە دەکاتە چوار سێ توانێک شەر دەکاتە سێ چوار لەسەر سێکە وەک خۆی دەستکاری ناکەی جارانی سەرەتا چ دەکەی ئەو تواندووە جارێک دەدێ سێکەی ئەو جارێک لۆ سێکەی جارێک لۆ سادەکەی ئەو تواندووە جارێک لۆ دووەکەی جارێک لۆ سینەکەی یەکسانە چوار لەسەر سێ جارانی سێ توان سێ تواندوو واتە سێ جاران سێ دەکاتە چەند دەکاتە نۆ ساد تواندووەکە شۆش خۆی دوو تواندوو واتە چوار سین تواندووکەش وەک خۆی ئەتوانی جاران کەی و ئەو کات دابشکەی توانین ڕاستەوە خۆ کورتشکەوە ئێستا چوار لەگەر چواری کورتە بدەوە دەبیتە چوار دابش چوار یەک یاخود پێکەوە کورت دەبیتەوە سێ و نێوکەش بە هەمان شێواز سێ دابش سێ یەک نۆ دابش سێ سێ کەواتە ئەنجامی کۆتاییمان دەبیتە چەند سێ ساد تواندوو لەسەر سین بەتوانی دوو ئەو ئەنجامی کۆتایی. پرسیاری سێەم
بێ کەنگا حەڵ دەکەین ڕاستەوخۆ سەرەتا ئەو توان سێە دەدەینە سێەکەی سێ توان سێوەتە سێ جاران سێ جاران سێ دەکاتە 27 سێ جاران سێ 9 جاران سێ 27 سینەکەش دەنووسینەوە ئەو توان سێ شلۆ سینەکەی ڕاستەوخۆ سادەکەش دەنووسینەوە چونکە ئەو توان سێ گەر بدەینە سادەکەی دەبێتە دوو توان لە سەرێک ڕاستەوخۆ سێ جاران دوو دەکاتە 6 ئەتوانی ڕاستەوخۆ بێ کەنگە و شیکاری بکەی توانێکمان هەیە بە توانی سالە بەڕاستەوخۆ هەڵێگەڕینەوە بتە 5 لەسەر 4 هەمووی توانی دوو یەکسانە پێنجەکەی نووسینەوە سەرەتا توان دووەکەلۆ پێنجەکەی جارە شلۆ چارەکەی 5 توان دوو واتە 5 جاران 5 دەکاتە 25 4 توان دوو واتە 4 جاران 4 دەکاتە 16 بە هیوای سوربینێ